خاتو فریشتە فەرموو. ئەمەساگیان سەلامی خوار لێبێ. سڵاوی خوا لە بەڕێستاندا دەیگەن. هەپا دەرسی خۆت ئێستافەگە و باتە ئینشەڵڵا. زۆر سپاس لەگەڵ جەنابیشتاندا. مامۆستاگیان ئەگەر ئەژێر نەبێ بەسەر ئەسپی سپیەوە غار بکەیت و لە پشتەوە تەقەو لێ بکرێ بدرێ بە ناو سکتا ئەو خەوە پێشبینی چییە کات؟ بەو خوای خاتو فریشتە داوای لێبوون دەکەم ئێمە با بەرنامەکەمان نەکەین بە خەو چونکە بێت و وەڵامی خەو بدرێتەوە ئەوە یعنی وامان لێدێ بەرنامەکە ئێمە لە جیهانێکی واقع دەژین با واز لە خەو بێنین بەسەر بە حرمەتی تەلەفۆنەکەت بیسەرانیش بەرچاوڕوون بێت من خۆم ئەو خەوەم بینی نەگەوتەوە قتاوە کرد کوڕێکم سارە لی یا وەفاتی کرد بۆیە ئەڵێم ئایا خەو پێشبینی کراوە دەربارەی خەو ئەگەڕوونکردنەوەیەک بێت. خۆشەویستم دادەگیان باوەڕکە لە ناو کتێبخانە گەورەکانی خۆمدا تا ئێستا بەس کتێبی خەون نامەم نییە ینی تا ئێستا بۆ یەک جاریش لە تەمەنما سەیری مانای خەوم نەکردووە چونکە لە ژیان ئەوەندە خەو دەلالەت چییە تا خەو دەلالەت لە چییە ئیشەڵا هەر بەعام بە شکڵە عامەکەی باسێکی خەوت بۆ دەکەم بۆی تۆزە دەرونی جەنابەت بەسەر چاو خاتۆ فریشتە. مامۆستاگیان ئەی قەزا و قەدەر چییە ئەگەر ڕوونکردنەوەی کشمان دەربارەی قەزا و قەدەر ئینشاءڵڵا ئەویشت ئەوە هەرچەند بابەتێکی درێژە بەڵام هەر بە حرمەتی تەلەفۆنەکەی تۆ لەسەر وشەی قەزا و قەدەر و ئەزمعین ئینشاءڵڵا خوشکە باشەکان من خۆم بە ئەو خەوە بەبینینی ئەو خەوە گەشتەوە نەگەشتەوە وەختاوەخت کوڕێکم سارە لی یا وەفاتی کرد یعنی چۆن لە خەوەکە فیشەکەکان نا بەسەر دڵمەوە بەس لە پشتۆپیان نام نەمزانی کێ بوو ڕێک نەگەشتەوە وەختاوەخت جەرگم بڕە. یا ڕەبی خوا جزای بەخێرت داتەوە ئینشاءڵڵا پاداشت لای خوا لە قیامەتا لە بەهەشتا بە ئازیزەکەی خۆت شاد دەبیەوە جارشکە کە دابڕانێک لە قیامەتانی خوا بەوە پاداشت دەداتەوە هەردوو لاتان من خۆم بۆی ئەو خەوە باسەکەم ئەڵم لەوە چێ هەنێ شت پێشبینی کراوە بێ داوە لە خوا بکەین خێرێ بکەین سەردەقەیە بکەین خەیوا ئەبینین بۆی ئاسەواری خراپ بە دوای خۆیانێنێ ئایا ئەم شتانە هەیە لە شەرعا دروستە بەسەر چاو ئینشاءڵڵا من لەسەر زۆر سوپاس خوشکە باشەکەمدا دە فریشتەگیان سەر چاومدا دەکەم. فەرمووی لەبارەی خەونەوە عەرزم کردن بڕوابتان هەبێت لە کتێبخانەکانی خۆمدا یەک کتێبی خەون نامەم نییە بەڵام باسی خەونت کرد زۆر جار خەونەکان یعنی واقعەن دێنەجێ زۆر جار خەون وەکو خۆی دێتە جێ بۆیە ئەگەر خەوی ناخۆشت بینی پەنا بگرە بەخوا هەستای لە خەو فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئێستاوەکو تۆ کەسێ تەقەی لێ کردووی لە جەرگی داوی نەشت زانیوە چێیە بەیانی ئەگەر هەستای تایە بەڕاستی ئەوە کارێ دەبێت بکرێت بەلای چەپە هەر هەستای بەلای چەپە نەک کەسێک لە تەنیشتەوە بێ هاوسرد لە تەنیشتەوە بێ و بێخواان خواستن لە دوور لە ڕووی جەنابتان شتەکەت بەرەو ڕووی ئەو نەبێ یعنی ملت بەلای چەپە سوڕێنە ملت نزمکەوە بۆینەوە شتێک لە دەم تا بیت پێوە سێت فی بچووک بکە بڵێ یا ڕەبی خوای پەروەردگار پەنات پێدەگرم بە گەورەی خۆت لە شەڕی شەیتان و لە بەڵاو ناخۆشی ئەم خەونە بمپارێزە وەبیری لێ مەکەوە لە بیر خۆتی بەرەوە بۆ کەسی باز مەکە و ئەوەی کە باست کرد سەدەقەش بەڵێ وەڵڵی سەدەقە تەفعی بەڵاو موسیبەتە ئەگەر خەونێکی ئاوا ناخۆشت بینی ئەم کارت کرد و دڵت هەر قەناعەتی نەکرد بۆ کەسی باز مەکە دڵ و دەرونی خۆشتی پێوە ماندوو مەکە چونکە تۆ وتت خوایە پەنا دەگرم بە تۆ ئایا خوای پەروەردگار کافی نییە ئەلەیسە الله بکافین عەبدە کە وتت خوایە پەنا دەگرم بە تۆ لە شەڕی شەیتان و لە بەڵاو ناخۆشی ئەم خەونە ناخۆشە خوایە بمپارێزە ئەبێ ئەوەندەی یەقینت وەکو ئیماندار بە ئەڵڵا بێ کە خوای گەورە فەرمووی وا من پەنام دای جا تۆ لە پەنای خوادابی ئەبێ تازە لە خەون بپترسی نە بەڵام وەڵڵی سەدەقەش دەفعی بەڵاو موسیبەتە هەر کاتێک شتێکی ئاوات بینی بە پێی توانای خۆت بە پێی ئیمکانیەتی مادی ماڵی خۆت وەڵڵی دەتوانین مریشکێک بکڕی بۆ خۆت قەینەژەمێک مەی خۆبی خەماڵی منداڵێکی نازداری بێ باوکەوە ئەزانی چەند کەیفیان خۆش دەبێ وەڵڵاهی دوعای خێرت بۆ دەکەن و لە ئاسمانەوە کە ئەو بەڵایانە دێن بە دوعای خێری ئەو منداڵە بێ باوکانە ئەو دایکە یەتیمانە خوای گەورە ئەو بەڵایان لەسەر لا دەدا ئەو هەژاری کە چەند مانگێکە موچەی وەرنەگرتووە گۆشتی نەخواردەوە 1 کیلۆ گۆشت بۆ ماڵ و منداڵەکەی بەری بە بێدەنگی بیخەیتە دەستیانەوە ئەزانی چەند کەیفیان خۆش دەبێ وەڵڵی خوای گەورە موسیبەتەکانت لەسەر لا دەدا بەڵێ باواقعەن سەدەقە دەفعی بەڵاو موسیبەتە ئەو کاتێک کە دڵن ناڕەحەت و بە خەونێکی ناخۆش پەنا بە توندی بگرێ بە پەروەردگار و یەقینیشت هەبێ کە خوا پەنات دەدا ئەینا ئەگە بێت و بەردەوامی شەیطان لەو ڕێگای ئەو فێر دەبێ حتا تۆ دڵت بە خەونی ناخۆش ناڕەحەت بێ شەیطان جارش کە هەمان فلیمت وە لە خەوا بۆ لێ دەداتەوە بۆی ئازاری تۆی موسڵمان بدە بەڵام کە پەنات گر بەخوا یەقینت هەبێ شەیطانیش ناتوانێت زەفەرت پێ بەرێ و خەونی ناخۆشی ترت پێ بینێ و سەدەقە و بەڵام موسیبەتیش دەگێڕێتەوە قەزا و قەدەری خوای پەروەردگاریش ئەوەیە
ئێمە یەقینمان هەیە پەروەردگاری ئەرز و ئاسمانەکان کە لە نەبوونەوە ئێمە دروست کردووە علمی ئەزەلی بەوە هەیە کە ئێمە چیمان لێ دێت تووشی چ دەبین بۆیە علمی خۆتان مەخەنە پاڵ علمی الله سبحانه وتعالى ئەو خالقە ئێمە مەخلوقین شتەکان دێک حاڵی نابین ئەگە وریان نەبین ئەوە خوایە دەزانێت هەمووی چی ڕوودەدا بەڵام ئاگامان لەوە بێ هەموو شتێکیش نەخەینە پاڵ قەزا و قەدەری خوای پەروەردگار هیچ شتێک بەبێ ئیرادەی ئەڵڵا نابێ هیچ شتێک بەبێ ئیرادەی خوا نابێ بەڵام خوای پەروەردگار بە هەموو بابەتەکان ڕازی نییە ولا يرضى لعباده الكفر کەسێک کوفر دەکە نەعوذ بالله کافرە بەخوا زمانی ئەوەندە درێژ کردو دژی خوا پێغەمبەر صلی الله علیه وسلم قسە دەکات ئێخۆ بەبێ ئیرادەی خوا ئەم زمانە ناسووڕێ خوای گەورە دەتوانێت سەد جەڵدەیەک لە زمانیدا مێشکی بتەقێنێ بەڵام نە ئیرادەی خوای پەروەردگارە کە زمانی ئەوەندە درێژ بووە بەڵام ولا يرضى لعباده الكفر خوا بەو کوفرانی ئەو ڕازی نییە کەسێک ئۆتۆمبیل دەدەخڕێ و لە کەسێک دەدا پەنا بە خوای پەروەردگار ئەو بە ئیرادەی خوایە بە ئیرادەی خوانە بۆیە قاژ و دەستی ئیشی نەدەکرێت ئۆتۆمبیل لێخڕێ بەڵام خودای گەورە ڕازی نییە تۆ پێچەوانەی یاساکانی لێخڕین ئەڵێ لە 100 بڕۆ تۆ لە 180 بڕۆی ماڵی خۆشت و خەڵکی ژوێرانکەی ئەوە مەدا پاڵ قەزا و قەدەری خوای گەورە ئێمە زۆر جاستەم لە قەزا و قەدەری خوای گەورە دەکەین ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کاتێک کە چوو بۆ شام لە ڕێگادا بیستی تاعون هەیە نەخۆشی کۆلێرا هەیە کە لە ناوبەرە خەڵکی لە یەکتری دەگەڕێنەوە فەرمووی دەگرنەوە فەرمووی یەکسەر دەگەڕێمەوە ئەبا عوبەیدە فەرمووی ئەی ئیمامی عومەر چۆن دەگەڕێیتەوە لە قەزا و قەدەری خوا ڕادەکەی فەرمووی نەفر من قەدەر الله إلى قەدەر الله لە قەزا و قەدەری خوا ڕادەکەین بۆ لاو قەزا و قەدەری خوا وەڵڵا بچێنە ئەو نەخۆشانە و تووشی نەخۆشی دەبی خۆش پارێزی ئەمەشان هەر بە ئیرادە و قەزا و قەدەری خوایە بۆیە قەزا و قەدەری خوای گەورە هەموو شتێ بە ئیرادەی خوایە بەڵام ئەوەی شەرع نەهی لێ کرد بێ عەقڵ نەهی لێ کرد بێ یاسا نەهی لێ کرد بێ بیکەی مەیخە پاڵ قەزا و قەدەری خوای پەروەردگار دەبێ ئاگامان لەو بابەتە وردەبێ